منت فروش بۆ کەسێتر قەدری منت نەزانی خۆزگە و ئاواتەکانم وەک ماڵێ بوو ڕوخانی ئەو دڵی کە عاشقی بوو بە خراپی شکانی دڵم وەک بەبولەیەک لە باقی گوڵفڕانی لای هەموو کەس من دەمون کە تۆ بۆ من ژیانی نەمزانی تۆش بێوەفای جێمدێڵی بە ئاسانی من ڕاهاتوم بە تەنیا دڵنیام کە تۆ ناتوانی دڵنیام کە ڕۆژێ دێ سەر شۆڕ و پەشیمانی دڵم هێندەی نەماوە بوەستێ لە لێدانی بێعەقلی من لەوە بوو باوڕم کرد بە درۆکیانی بەدوای دڵسۆزێ گەڕام زۆر گەڕام لە ژیانی بەدوای دڵسۆزێ گەڕام زۆر گەڕام لە ژیانی کەس نەبوو دڵ سارێشکە لە خەم و دەردەکانی تەنها هیچ کەسم نییە زۆر تەنهام لە ژیانی کەس نییە دڵ سارێشکە بە هەرد و خەمەکانی کەس نییە دڵ سارێشکە تا بنیژێ لە شانی بۆ چەناڵی عەبودی بۆ چەناڵ عەبود کوردی هەر بە بەرزی بمێنی هەزار سڵاوی لێ دەکەم ئای شێرەکەی لەیلانی